سەبارەت بە ڕەوشی عێراق پەیوەندەکانی عێراق و ئەمریکا باشە لەسەر هەڵبژاردنەکانی عێراق من میوانێکم لەگەڵە بێت ڤیکتۆریا تایلەر یاریدەدەری پێشووی وەزیری دەرەوەی ئەمریکا لە واشنگتنەوە لەگەڵمانە بێت. خاتو ڤیکتۆریا ئەم کاتتان باش. لەم یەک دوو ڕۆژەی ڕابردووە سەرۆکی ئەمریکا نوێنەری خۆی بۆ کاروباری عێراق دیاری کردووە لە کاتێکدا ماوەیەکی زۆرە ئەمریکا باڵیۆزی نییە لە عێراق هەڵسوڕێنەری هەیە. ئەمە مانای چییە؟ بۆچی یاریدەدەری خۆی دانێت و باڵیۆز نانێرێت؟ زۆر سوپاس جارێکی دیکە بۆم دەرفەتە خۆشحاڵم لەگەڵ ئێوە. پێم وایە دیاریکردنی نێردەیەکی تایبەت بۆ عێراق زیاتر دەکەوێتەوە سەر ئەو سیاسەتی کە ترامپ پەیڕەوی دەکات، سیاسەتی دەرەوەی ئەمریکایە کە ترامپ بەم شێوەیە مامەڵە لەگەڵ وڵاتانی دیکە دەکات. بۆ نمونە ئێستا ستیڤ ویتکۆفمان هەیە کە نێردە تایبەتی سەرۆکی ئەمریکایە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمەش ڕنگدانەوەی سیاسەتی دەرەوەی ئیدارەی ئێستای ترامپە بۆ مامەڵاکردن لەگەڵ وڵاتانی دیکە. و ئەوەی من هیوای بۆ دەخوازم ئەوەیە کە لە کۆشکی سپیەوە زیاتر سەرنج بخرێتە سەر پەیوەندیەکانی عێراق و هەرێمی ئەمریکا. باشە دەڵێن کاتێک کە نوێنەر دادەنرێت بۆ شوێنێک دیارە ڕەوشی و شوێنە باش نییە بۆیە نوێنەر دانرێت. ئەمە ڕاستە؟ کێشە و ئالۆزی هەیە. من بەو شێوەیە بیر ناکەمەوە کە دۆخەکە بەم شێوەیە بێت، بەڵام دیاریکردنی نێردەی تایبەتی ئەمریکا بۆ عێراق ڕنگدانەوەی سیاسەتی ئیدارەی ترامپە وەک پێشتر ئاماژەم پێدا. ئەمە ڕنگدانەوەی ویستی ترامپ و ئیدارەی ترامپە بۆ ئەوەی کە پەرە بە پەیوەندی و کەناڵە دیپلۆماسیەکانی خۆی بدات لەگەڵ وڵاتانی دیکە. کاتێککە نوێردەیەکی تایبەت دیاری دەکات بۆ خۆی لە عێراق، ئەمە ویستی ترامپە بۆ ئەوەی بەم شێوەیە پەرە بە کەناڵی پەیوەندی و دیپلۆماسیەکانی بدات لەگەڵ عێراق. من پێم وانە کە ئەمە بە جۆرێک بێت کە دۆخەکە مەترسیدار بێت. و مارک سەڤایە ئێستا کە دیاری کراوە وەک نێردەی تایبەتی ئەمریکا بۆ عێراق کەسێکی سەرکەوتووە، چاوەڕێ لێ دەکەین کاری باش بکات چونکە خۆی بە ڕەگەز عێراقیە و ئاشنایەتێکی باشی هەیە لەگەڵ عێراق، دەتوانێت کارەکەی خۆی زۆر بە سەرکەوتووی جێبەجێ بکات و هیوای خوازین کە سەرنجی زیاتری لەسەر پەرەپێدانی ئابووری لە نێوان عێراق و ئەمریکا. بەڵام فترەیەک لەمەوبەریش هات تقریبەن هەفتەیەک لەمەوبەر دۆناڵد ترامپ بە ئاشکرا گوتی عێراق نەوتێکی زۆری هەیە بەڵام نازانێت چی لێ بکات. مەبەستیلەوە بوو کە مامەڵەیەکی خراپ لەگەڵ فرۆشی نەوتەکرێت لە عێراقدا. بەردەوام باسی گروپ و میلیشا ئەکرێت لە نێو عێراقدا. ئەمانە هۆکار نین بۆ دیاریکردنی نوێنەر و پێدانی دەسەڵاتی زیاتر نییە بە نوێنەر. من پێم وایە سەرۆک ترامپ زۆر ڕوون و ئاشکرا بووە لە پەیوەندیەکانی هاوبەشەکانی لەگەڵ عێراق و لە هاوبەشیەکانی لەگەڵ تەواوی هاوبەشەکانی لە جیهان. و ئەم سەرۆکەی ئێستا سەرۆکی ئەمریکا زیاتر سەرنجی لەسەر پەیوەندی ئابووریە و هەروەها ئێستا سەرنجی لەسەر با بڵێن سەرچاوە سروشتیەکانی عێراقە. سەرۆک ترامپیش ئەمە دەبینێت کە سەرچاوەیەکی سروشتی زۆر لە عێراق هەیە و دەیەوێت کۆمپانیاکانی شێڤرۆن و ئەکسۆن مۆبیل و ئەم کۆمپانیا گەورانەی ئەمریکا بهێنە عێراق و بەرهێنانەکەتی وزە بکەن. باس لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا ئەکرا کە لە عێراق دەکشێنەوە و نامێنن. ئایا ئەمریکا عێراق گوێ دەهێڵێت؟ یان ئەمە شتێکی مەحاڵە و ڕاست نییە؟
من پێم وایە ئەوەی کە ئێستا دەیبینین گۆڕانکاریە نەوەک کشانەوە گۆڕانکاری لە ئەرکی هێزەکانی ئەمریکا دەکرێت و ئێستا هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان بوونیان هەیە لەوێ دەمێننەوە و زیاتر هەماهەنگی ئەمنیان لەگەڵ عێراق دەبێت و چاوخشانەوە بە هێزەکاندا هەیە ئەرکەکەیان تا ڕادەیەک دەگۆڕێت بەڵام تاوەکو ئێستا هیچ بڕیارێک نەدراوە بۆەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بە تەواوی بکشێنەوە بەڵام هاوبەشی ئەمنی هەردەمێنێت لە نێوان هەردوو وڵات تا نزیکەی 20 ڕۆژێک لەمەوبەر باس لەوە دەکرا کە لەوانەیە هەڵبژاردن لە عێراق نەکرێت بۆ خۆی ئەوەی کە لەوانەیە گروپ و میلیشیاکان بکرێنە ئامانجها نزیکەی 4 گروپێک خرانە نێو لیستی تیرۆرەوە لەوانەیە هێرشان بکرێتە سەر ئەمە کاریگەری لەسەر هەڵبژاردن هەبێت لە عێراقدا پێتان وایە ئەمە ڕووبدات هێرش بکرێتە سەر گروپ و میلیشیاکان لە عێراقدا من پێم وانییە بەو شێوەیە بێت ئێستا بەڵام هۆکارە سەرەکیەکە ئەوەیە ئەگەر گروپە چەکدارەکان ڕاستەوخۆ بکرێنە ئامانج یەک هۆکاری هەیە ئەویش ئەگەر ئەم گروپە چەکدارانە هێرش بکەنە سەر ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا ئێستا باشترین چارەسەر بۆ میلیشیاکان ئەوەیە دوورکەونەوە لە هەر کردەوەیەک کە زیان بگەێنێت بە ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا یاخود هێرش بکەنە سەر هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە ئەگەر ئەم گروپە چەکدارانە بەم شێوەیە مامەڵە بکەن ئەوە دووچاری هێرشی سەربازی نابنەوە دەبێت خۆیان دوور بگرن لە هێرشکردنە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا و ئێستا ئەم گروپە چەکدارانە پشتیوانی سوپای پاسداریانیان هەیە دەبێت ئەم پشتیوانیش نەمێنێت خات و ڤیکتۆریا بەڕێستان پێشتر پۆستان هەبووە یادەدەری پێشووی وەزیری دەرەوەی ئەمریکا بوونە بەڕاستی ئەمریکا چۆن لە هەرێمی کوردستان ڕوانێت ئەو کاتێک کە من لە پۆستی یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بوون و ئێمە بە دیدگایەکی فراوان سەرنجمان دەخستە سەر هەرێمی کوردستان و پەیوەندیەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان ئێمە پێمان وایە کە هەرێمی کوردستان هاوبەشیەکی بەهێزی لەگەڵ ئەمریکا هەیە و ئەم هاوبەشیە سوودی بۆ هەرێمی کوردستان و بۆ ئەمریکاش دەبێت سپاس بۆ خات و ڤیکتۆریا تەیلەر یاریدەدەری پێشووی وەزیری دەرەوەی ئەمریکا کە لە واشنتنەوە لەگەڵمان بووی زۆر سپاس